لە هەرجاکێ بێنە دەم باش دەمێ پێشکەشکردنا بولتەنە دەمژمێر 6 و دەست پێکێ دەژی سار نوچە بە بریارەکە سەرۆک مەسعود بارزانی زارۆکێ بناوێ محەممەد حەمید ji بۆی نەخۆشخانەیەن فەرەنساوی وەرێ بە گوهاستندا و چارەسەریاوی وەرێکردن دۆنالد ترامپ سەرۆکی ئەمریکا گوت و ئاگربەست لە ڕۆژهەڵاتێ چەمێ فەراتێ بەردەوامە و ئەمریکا پەیمان نەدایە کوردان و بۆ دەما 400 ساڵی وان بپارێزێ ئەبراهیم کارن گوتوبێژە سەرۆکاتیە تورکیا دەبێژێ ئەگەر هەیە دەما ئاگربەستێ وەرێ درێژکردن بەرپرسیارێکی پارتیا دەسەڵاتدارە ئەڵمانیا داخواست کرد و ناوچەیەکە سەیشە ناودەوڵەتی لە ڕۆژاوای کوردستانە لێ بەرامبەر تورکیا وەرێ دامەزراندن دووبارە سلااوە بە بریارەکەژە سەرۆکە مەسعود بارزانی زارۆکێ بناوێ محەممەد حەمید بریارەژە نەخۆشخانەیەن هەرێما کوردستانێژ بۆی نەخۆشخانەیە فەرەنسا وەرێ بەگواستن داکو چارەیەخوا ببینێ لە گۆرێ ژەدەران ڕاگەاندنێک و بریارە ئیرۆ زارۆکێ کوتێ گومانکردن بچەکەن کیماوی لە سەرێکانی هاتبێ ئارمانجکردن نەخۆشخانەیە دهۆکێژە بۆی فەرەنسا وەرێ بەگواستن دو سەرۆک مەسعود بارزانی پەیوەندیەکە تەلەفۆنێ بێ بابێ محەممەد را ئەنجامدا و هاوخەمیاخوا دەربراند و ڕاگەهاند و چ پێویست بێ ژ بۆی چارەسەریا محەممەد ئەوەی بکێ سەرۆکە ئەمریکا گوت و ئاگربەست بەردەوامە و ئەمریکا پەیمان نەدایە کوردان و بۆ دەما 400 ساڵی لە ڕۆژاوای کوردستانێ بمینێ وان بپارێزێ دۆنالد ترامپ سەرۆکی ئەمریکا دێ کۆنگرەیەکی ڕۆژنەمەوانیدا ڕاگەهاند کو ئاگربەستە ڕەوەستاندنە شەر لە ڕۆژاوای کوردستانێ بەردەوامە و ئەو ئاگربەست بە ئاوایەکی باش بڕێوەچێ هەروەها ترامپ گوت و بێ تو ئاوایەکی واشنگتۆن پەیمان نەدایە کوردان و بۆ دەما 400 ساڵی لە ڕۆژاوای کوردستانێ بمینێ وان بپارێزێ تاکەس کرد و گوت و ئەگەر تورکیا ڕەفتارن شەش ئەنجام بدێ ئەمریکاوێ سزایان بەسەردا بسەپینێ گوتوبێژە سەرۆکاتیە تورکیا دەبێژێ ئاگار یاپاکە بە تەمامی ژناوچێ بەکشن ئەگەر هەیە دەما ئەگربەستی وەرێ درێژکردن ئەبراهیم کاڵن گوتوبێژە سەرۆکاتیە تورکیا ڕاگەهاند و قوناغایەکێ ژێڕێکەوتنێن گەل ئەمریکا ژەوەی چەندێ پێکتێک و شەروەرێ ڕاوەستاندن و قوناغا دوێ بەکشانە یەپەکەیە هەروها کاڵن ئاماژای بۆی چەندێدا و گوت و ئەگەر یەپەکە بە تەمامی ژە سەرەکانی و گرسپی بەکشێ ئەگەر هەیە دەمێ ئاگربەستێ وەرێ درێژکردن ئێرە سەرۆکە تورکیا ڕەجەب تایب ئەردۆغان لەگەڵ هەفشانێ خۆی ڕووسی ڤلادیمیر پوتین لە سوچی جوڤیا و بالکشاندنە سەر ڕەوشێ و پێشهاتەیەن لە ڕۆژاوای کوردستانê û ڕۆژهەڵاتê Feratê dê Kongreyekê Rojnamevanî de destpêkirina civînê de Putin got ku rewş li Sûriyê pir dijwar e û ji ber vêyekê danûstandin û rawêşkerî nebera Tirkiye û Rûsyê de pir girîng in. Got devan civînan de wê bersiva hemû pirsên aloz jî dê berjewendiya Tirkiye û Rûsyê de hemû welatên navçeyê de werindan. Ji aliyê xwe ve jî Serokê Tirkiye Recep Tayyip Erdogan beriya civînê gotibû ku civîna wî bi Putin re wê derfeteke bihêztir ji bo gingeşekirina proseya eştiyê li Sûriyê peyda bike û got ku Rûsya û Tirkiye ji bo yekbûna xelka Sûriyê kar dikin. Civîna Putin û Erdogan hevdemê wê yekê tê ku îro demjimêr dihê şevê agirbest di çarçoveya operasyona Tirkiye nav lêdikêkaniya eştiyê bi dawîtê û Tirkiye jî gefa berdewamiyeke tund ji bo operasyona xwe dabû eger hêzên Sûriya Demokratîk qesede ji navçeya rêkketin li ser hatîkirin venekşin. رودریج کیزویتر شارەزای کەروبارê dervê Partiya Mesîhiya Demokratîk û niha desthilatdariya Almanya dêkê daxwaz kir ku navçeyeka eştiya navdewletî li Rojhilatê Kurdistanê lê beramber Tirkiya were damezrandin û 40,000 leşkerê Yekîtiya Ewropa wê navçeyê biparêzin.
ئەلمانیا داخواز دەکەی و ناوچەیەکە ئارام لە ڕۆژاوای کوردستانی وەرێ ئاواکردن و 40,000 لەشکرەیەکیتیا ئەوروپا وێ ناوچەی بپارێزن. رۆدریج کێزویتەر شارەزای کاروبارێ دەربەی پارتی مەسیحی دموکراتیک و نها دەسەڵاتدارێ ئەڵمانیایە داخوازە ئاواکردنە ناوچەیەکە پاراستنە مرۆڤی لە ڕۆژاوای کوردستانی کرد و ji بۆی ئاواکردنە وێ ناوچەیە پێویستە 40,000 لەشکرێ وڵاتێنێکیتیا ئەوروپا بۆ ڕۆژاوای کوردستانی وەرنەشاندن. کێزویتەر ژێ ڕادوا بەرلین براندبۆرگ ڕاگەهاند و پێویستە پێشنیازەکە بنیاتنەر وەرێ پێشکەشکردن ji بۆی ڕەوشە ڕۆژاوای کوردستانی دەهەمان دەمێدە ئامادەکاری وەرنەکردن بۆ شاندنە سەربازên ئۆروپی دناوان سەربازان دەژی سەربازên ئالمانیژی هەبن. ژالی خۆبەژی ئینگرێت کرامپ وەزیرە بەڕەوانیە ئەڵمانیا داخواز کرد و ناوچەیەکە ئەسایشە ناودەوڵەتی لە ڕۆژاوای کوردستانی لێ بەرامبەری تورکیا وەرێ دامەزراندن و هەریەک ژە مۆسکۆ و ئەنقەراژی بەشداریە تێدا بکەن. ژالی خۆبەژی هایکۆماس وەزیرە دەربێ ئەڵمانیا دەبێژێ عێریشە وڵاتی تورکیە لەسەر ڕۆژاوای کوردستانی نەلگۆری یاسایە ناودەوڵەتیە ئەگەر تو بنگایەکە یاسایی ژێریشە تورکیارە لەسەر ڕۆژهەڵاتی چەمێ فەراتێ نەبێ واتە ئەوەکو عێریش بن پێکردنە یاسای ناودەوڵەتیڕە. دەما عێریشە تورکیا بۆ سەر ڕۆژاوای کوردستانی دەست پێکرد ئەڵمانیا دەست بەجێ عێریشە تورکی ئیدانەکرد و داخواز کرد و عێریش وەرێ ڕاوەستاندن. فرانسوا ئۆلاند سەرۆکێ بەرێ فەرەنسا ڕاگەهاند و ئەو ئالیێن پێویست بوو لە سووریە سەر نەکەبن سەرکەتن و ڕژێم ئاسەد و تورکیا دەخوازن کوردان ژناو ببن. سەرۆکێ بەرێ فەرەنسا دەبێژێک و مخابن بۆ پێشاتێن ڕەوشە سووریە و ئەو ئالیێن و مانە دخواست سەرکەبن سەرکەفتن ژا ڕژێمە سووریە بگرە حتاکو ڤلادیمیر پوتین و ڕەجەب تایب ئەردۆغان. دێ هەفتیتنەکەدا لەگەڵ ئاژانسە نوچیانیا فرانس پرنسیا فەرەنسی فرانسوا ئۆلاند سەرۆکێ بەرێ فەرەنسا ڕاگەهاند کۆ ڕژێمە ئەسەد و تورکیا دخوازن کوردان ژناو ببن. ڤلادیمیر پوتین سەرۆکێ رووسیا بە سەربازی هاتە ناوەخەکە سووریەدا و ئاشتیە بەرقەرار بکێ لەگەڵ ئێرانێ پشتەوانی ڕژێمە ئەسەد کرد و ڕژێمە ئەسەد ژەروخانێ ڕێزگارکردن. هەروها ئۆلاند تەکەس کرد و گوت کوتەبە وڵاتن ڕۆژ ئاڤایەن کۆ پشتەوانیە مافێ بریاردانێ لێ چارەنویسێ دەکەن و بانگە مافێ مرۆڤان دەکەن دێ دەمە نەهادە هەپەیمانێن وانک و کوردن ژناوچەین خوا تێنە دەرخستن و دژمنێن کوردان چەکدارێن داعشێژە زیندانان ئازاد دەکەن دەکۆ دووبارەوان ڕێک بخون و بۆ ئارمانجێن خوا بەکاربینن. دێ بەردەوامیە گوتنە خۆدا سەرۆکێ بەرێ فەرەنسا گوت و پێویستە دەدەمە نهادە دۆناڵد ترامپ سەرۆکێ ئەمریکا بەرچاڤڕوونیە دەربارەی سیاسەتە ئەمریکایە دژبەری یەک بدێ کۆ دە ئەنجامێدا ئەو ئالین و پێویست بۆ لە سووریە سەر نەکەبن سەرکەتن و تەبە وڵاتێن یەکیتیا ئەوروپا بەرژەوەندین خوا لوێ دەرێ ژەدەستدان. هەردوو پێنج و نە پەرلەمانتارێن فەرەنسا داخواز کردن و تورکیا ژە هەپەیمانیە ناتۆ وەرێ دەرخستن و فەرەنسا ژیەکەم ڕۆژڤە عێریشە تورکیا بۆ سەر ڕۆژاوای کوردستانی ئیدانەکرد و داخوازە ڕاوەستانە عێریشێ کرد. دو وەزارەتە ناوخۆی هەرێمە کوردستانی هەژمارە پەنابەرن ڕۆژاوای کوردستانی نژە دەستپێکە ئۆپەراسیۆنە لەشکریە تورکی بە بەرێخۆدانە هەرێمە کوردستانی ڕاگەهاند ناوەندە هەمەهەنگیە هەبەشە کریزانیا سەر بە وەزارەتە ناوبووری بە ئەشکەرە کرد کۆ 2281 پەنابەرژە ڕۆژاوای کوردستانی دەرباسی هەرێمی بوون و ناوەندێ سەربار کرد و هەژمارە گشتیە پەنەبەرن ڕۆژاوای کوردستانێن کوژێ چاردێ vê mihêve gihiştin herêma Kurdistanê 5406 kese diyar kir ku piraniya wan berê xwedane her du kampên domîz û bardareş li parêzgeha Duhokê. Ji dema ku şerê Tirkiyê ser Rojavayê Kurdistanê dest pê kiriye ji wê demê bewta niha herêma Kurdistanê bi hemû karîn û şiyanên xwe piştevaniya xelkê Rojavayê Kurdistanê dikin. Ji dema ku êrişa Tirkiye li ser herêmên Rojavayê Kurdistanê û rojhilata Ferêd dest pê kiriye, ji wê demê ve û ta rojaweke îro herêma Kurdistanê di gihandina alîkariyan ji bo derbeder û penaberên Rojavayê Kurdistanê de berdewam e. Ji rojên yekem de dezgeha barzaniya xêrxwazî bi hawara derbederên ku li hundirê welê dimînin veçû û barhêlgerên alîkariyan ji xwarin û vexwarin, kelûpelên zivistanê derman gihandin derbederên ku ji ber şer û pevçûnan mal û milkên xwe bi cihiştine. Ji bilîyoyekê herêma Kurdistanê deriyê xwe ji penaberan re vekir û bi hezaran vehewand û di kampan de bicî kirin. Li nava bajaran de jî hilmetên komkirina alîkariyan
ji bo ziyandîtiyên şer tên eldarxistin. Lê Hewlêra paytexta Herêma Kurdistanê li hejmarek Taxokolan hilmet li darin da ku bikarîn û şiyanên xwe piştgiriya xelkê Rojavayê Kurdistanê bikin ku ew hilmet ji aliyê rêxistin û kesayetiyên Kurdistanê ve tên eldarxistin û alîkariyan ji wan re kom dikin. Li ser rasta tenduristî Herêma Kurdistanê hilmetek bexşîna xwînê ji bo nexweşxaneyên Rojavayê Kurdistanê rabû. Ji bilîweyekê birîndarên ku pêwîstiya wan bi veguhestina nexweşxaneyên Herêma Kurdistanê heye têne veguhestin. Nexasim zarokê Serêkaniyê yê bi navê Mihemed ku tê gumankirin bi çekê kîmawî ji aliyê Tirkiye ve hatibe armançkirin li ser destê dezgeha Berzanî hate veguhestin. Ji ber giranbûna birînên wî êdî navê wî li cîhanê belav bû û bû mijara rojê. Piştî çend rojan ji gihandina Mihemed ji Herêma Kurdistanê re Serok Mesûd Barzanî peywendî bi bavê wî re kir û got herçi pêwîst be ew kêmasiyê nakin. Îro jî awexaftin li ser erdê hate wergerandin û biryara zarokê bi navê Mihemed yê Serêkaniyê ji bo nexweşxaneyên Fransa were şandin. Herêma Kurdistanê ji destpêka şerê Sûriyê piştevaniya xwe ji Rojavayê Kurdistanê re aniye ziman û deriyê xwe vekiriye. Ji wê demê ve herçi bi destan were bi bê dûdilî dike û xizmetan pêşkêş dike. Ji bo zanîna dawîn zanyarî derbarê rewşa bajar û bajarokên Rojavayê Kurdistanê zêbirê xwe dima nûçegihanên arkê zê ji girêspî dest pê bikim çalakwanekî Kurd lê gel min e. Dem baş dawên pêşveçûn pêşhatên bajarê girêspî çi hene çi zanyarî debte hene rewşa penaberan hatine hêzên Rûsî û çekdarên rejîma Esed boyê navçê heta çiradêyekiyan golîçî navçeyan belav bûne. Dem baş. Bi rastî yanî rewşa girêspî wek yanî em bêjin wek sê berê sê çar roj ne wek arama yanî tevî ku piştî yanî êrîş hene di gundên wek gundê Hêmer de hene gundê derdorê Hêmer gundê derdorê neyse ya Hêlê Bakur yek ew hene yanî lê em bêjin yanî rewş aram el girêspî niha rewşa Kobanî û milletê Kobanî û min bicê ew rewşa wek berê ye cêşê ew ê em bê cêşîl wetanî û Tirka vala aliyê Bakurê min bicê ne heta niha rewşa Kobanî millet penaberî heye pir re millet penabere yanî millet li çolar raketiye rewş vaye yanî. باش ئەو بەلابوونە هێزن ڕووسی و بریار بووان ناوچیان بەلاو بێ ئەو چ پێشبەچوون لەسەر عردەی هەنا يعني هلبت فايدوان هيا يعني كذا ام بيجن ميلينو و يريش ور سروي منطقة كوباني واوي ريما كوباني لي يعني ام بيجن ملت ترسك هندري ملت هيا ترسك هيا كم يعني روسي جي وكي امريكيان جوي هرميك فاكشن و بیسا پنابری پر ببه و ملت وره کشتن و باجارانا هرن دست یعنی چکداره هم به جیش الوطنی که ترسه کندره ملت ده حیوان ها ترسه هری امازن ها ده ترسنا پشتی کو خلاص بونا و هدنا یکو او هم بیجن وقت اطلاق ناره کو او بیه ترسه که روش چاوا ببه یعنی باشا اگر و زانیاری دەبتە هەمن بەحساوێ چەندێ بکێ بنپێکردنێن و چەکدارن سەر بە تورکیا بە ئەنجام دن وان ناوچەین کونها کۆنتڕۆلکردنا چه بنپێکردنان ئەنجام دن مامۆستا پرسا خۆ دووبارە بکە بنپێکردنێن و چەکدارن سەر تورکیا بە بێژن مخالەفات دزی تاڵانکردن چه ئەنجام دن وا دەبرن و کردن کۆنتڕۆلاوادا ام بیجن تاویکو یعنی ترکان دخوازن نموذجی که باشتر بقدمین او بکن لی تاوی هاوی جشی وطنی ام فصاله یعنی عسیری لور یک زین هنه عربا یعنی عرب خو دیمانان گوداری دکن دنگوان گوداری دکن ام دبینن یعنی او بخوا یعنی دبین دزی هیا مالی وان تینا تالان کرنه لی یعنی
ام ببيجن ام قانون بين وكي يعني يعني وكي عفريني اما لين يعني دزين هيا يعني باش گەلک سپاس بۆی چالاکوانێک کورد و ژێ بەژارێ گرێسپی لە گەڵ من بۆ زەبرە خودمە بەژارێ حەسەکێ نوچەکانێ ما دارە عەبدۆ لە گەڵ منە دارە دەم باش زانیاری دەفتە هەنە ڕەوشە دەبەرێ بگشتی یا حەسەکێ و دەوروبەرەوێ سەرێکانیێ پشتی و ئەو چەکدارکردنە تێدا دەربێسیێ ڕەوشاوان ناوچەیان بچ ئاوایەکیە کەرەمکە بله دم باش زنار دەستپێکی ئەس باخەم سەر نوترین خبر يعني وەک ئیرۆ سبە هاتێ سەعات 6 سبە هاتێ بەژارێ حەسەکێ رەتلێ لەشکری بەژارێ حەسەکێ دەرکەت و بەرێ خوادان بەژارێ تلتەمرێ الوێ دەرێ سێ نقطه عسكري سي نقطة خوا بلافكرين ام بيجن گوند سي گوند او يك جي گوند گوزليه گوند هجوس او چەکدارێت بەحث کێک و چوونە هەر سێ گوندا بسەرکی بەنە چەکدارێکینە چەکداری رێجیما سووریە زوێت بێ سعات 6 سباهێ دەست پێکردن و مەشیان گیان پلوان هەرسی نقطة خوا بجیکردن وەک نقطانی لەشکری ام دارم بيجن بريجي نقطة نيواني لشكري الوان دردورة هني اب نقطة هرسي مقال كرن كبن روج آوائي باجاري تلتمري نزي 10 كيلومتر اجبلي وي نقطة نيواني دن هني المناجير هني الجندي 40 هني الجندي ليلان وهروها جندي عامرية وغيبش السر هادنێت بەلکی دەرکەت بوو گوتبوو چوونە دەردۆری دربێسیە ئەم تەکەس دکن نقطەیە لەشکرا رێجیمێ دەردۆری دربێسیە تنەنێ تەنێ الوان نقطە هەنێ تشتا نه ئەس بێژم سەر ڕەوشا مەیدانی دکارم بێژم یانی ئیرۆ وەک مەترسین هەیە گۆ شەر بەردەوام بکە هەلبەت لەشکەر ژی ئامادەنە گۆ ینی ئەو ژی گۆ بەرسەوێ بدن ساعت 4:30 عصري يعني هاد ديتن فروكت ابي جو بامبيجن تركي ابي جو بلاسلكي تي فراندن ابي هات ريتن السر باجاري زرقاني دشو ودهات اوجي از جور جمرهات قلتنو تكسبو ساعات 4:30 عصر بو ايلو بو ودي سالقيا التركية اللي الشر وهفتشون تشينبو يعني مقارن بيجن تتقين تشينبون آرامبون تاني أبايا جهلا تركيا تشيبو باشا دار القل نزيك بونا دم بداوي هاتنا قربستا نابرا تركيا وأمريكا دا شدنا باخر كده بلا بوا كونيزيك دوي داوي هاتنا وي اگر بسته خلق بهتر در دوي يعني گوتبوت شد بيجن بله جخوا يعني باجاروك زرقاني انا او خطا بيشي دي بهترين جوي باجاري باركرن و بري خدان باجاري حسكي وامكان بيجن تلتمريجي جوان دروجا وان بري دروجا جي دست بكرن وإيروجي دست بكرن يعني خلكن دكاني خوفالات إن مترسينا قوشر بجه وان وهروها قندي دردوري جاروكي زرقاني لسر هجمارا دبستانا الحسكي بهتري وان دبستانا كوم بون زنار يعني إجمارا دبستانا جهات چلو نه دبستانا وك إيرو چلو نه دبستان بآنها نو تجمرهات إنو دبستاني ديجي ويبابن حاضر دبن إجبو وان دربدر أبجي بكن يعني أذكارم بيجم وهجمارا وان دبستانا وببجي ويك دبستان قود دبستاني دن الوان زيدا ببن باشا دچرا امروی دا درباز بندارا روشاوای امروی بچرانگی مادام روش بروش جمارا دربدران زیدت بالبجار حسکه
کی بهوارەوە بەچێ بله بله براستی يعني ام يعني جور شوباندنا ما روشاوان ايجول دبستانا ايجول دبستانا روشاوان يعني اجالي خوارني وبخوارني بلكي بجيتي جبر ريخستن هن ريخستني مروفي الباجاري حسكي هن هجمارك او هروها مع مستين دبستانا شي او جي بهبر على كارن ويعني بركي خراد بن لي تشتا بيجن يعني هيك مالبات هاتن الخانيه خانيه جو بيدري وشاكه بيدري وبنجره بجيبونه او جي يعني اوايا بشكي زحمتي هي جو دريا مجالس تاغا حياه خو بيجي هنوان اوايا بشكي روشاوان يعني خانيه كري كو افدر بدر ژمارەیەکە گەلێک ڕوو لە باژارێ حەسەکەی کردنا داهاتە گوتن و پاوانکاریژی ئستیغلالکردن لێ باژارێ حەسەکە هەیە و کریا خانیان گەلێک بلند کردنا بله يعني كريا خانيا اب كارا هاي هني دبج جهلا مكاتب من عقاري نتري يعني افتشتايا دب يعني ايرورو اجالي اوتومبيلان جي جو خلق مالي خو بار بكن يعني اجمر هاد قوتن باجاري الزرقاني جو خدي اوتومبيلي اجمر قوت جو مالي وي بار بك 25 كيلومتر 25 حقزاري سوي يعني هر كيلومتر كيف حزاري اف كاري هاني جبراستي دبي الديوان روشاد قال لك هنا يعني فان ظروفها استغلال دكن والخلقي بها دكن راسته باشا قالك سپاس بۆ نوشەگەهانێمە دارا عەبدوو کۆش بەژارێ حەسەکەی لە گەڵ من بوو لەبەرە خودمە بەژارێ قامشلۆ نوشەگەهانێمە سەبری فەخری لە گەڵ منە سەبری دەم باش ڕەوشە بەژارێ قامشلۆ گوندەوارەوێ بە چ ڕەنگیە دەچ ڕەوشەکەی بە دەرباز بن تایبەتیک و چەندە مژمێرێک مایەک و ئاگربەست بە داوی وەرێ هاتە گوتن و دە پێنجی ڕاوێژکارێ ڕووسی گەشتە بەژارێ قامشلۆ بەلابوونە هێزن چەکدارن ڕژێمە ئەسد لە قامشلۆ هەیە یان نە لەسەر سنوور بەلابوونیان نە ئەگەر باوایەکی گشتی تە بەحسا ڕەوشێ بکێ دەم باش باژارێ قامشلۆ بگشتی ڕەوش ئەیرۆ چەند ڕۆژ تێ گوهارتنن بەربچاو نهاتنە دیارکردن لێ هێ خەلک تەv بچاودێرن گۆ ئەv ئاگربەستەهان ئیرۆ ساعت دەهێ بشەv li گۆر گوهاتی راگەهاندن wêdawî were metirsî nava welatiyan de heye got piştî vê agrbestê wê ka çawa bibe wê çi biryar bên standin wê carek dî şer wê pêk bê ana hinek metirsî nava welatiyan de çêbû lê awayekî giştî rewş li bajarê Qamişlo em karin bêje aram e tevger îro hebû li nava bazarê lê xelk tev de çavdêrin ka îro wê çawa çê bibe taybetî ew civîna ku îro nav serokê Tirkiye Erdogan û Putin serokê Rusya çêbû awayekî giştî xelk li çavnêrin ka wê çi encamê vê hewa bi wê çi jê derkeve wê çi biryar bên standin dikar bêje xelk awayekî giştî nizanin berê deverê ku ve diçe wê çi çê bibe ev tiştaya dihêle ku metirsîk mezin nava welatiyan de hebe ji aliyekî din jî giştî ku ew nûçeya beraxû berê ku tu derbasî min jara din bê li ger nêzîkbûna dawî hatina gerbestê xelkiş bajarê Qamişlo derbder bê yan ne ew metirsî belav bûye karvedana xelkê çi dikin li ser erdê mal û milk difroşin yan ne rû lê ku derê dikin xwe amade dikin berê xwe bidine ku derê bi taybetî ew navçeyên ew taqên sinûrî ji Tirkiye re ev matirsiya got çêbûye rast bi awayekî mezin nava welatiyan de çêbûye lê ew koçberiya dibêje bi awayekî berfireh û berbiçav hê ti li bajarê Qamişlo çê nebûye hin malbatên ê goj destpêka şer de çûbûn cem kes û karên xwe gundên ê dûrî deverê sînorî an çûbûn bajarê Hesekê wa de bera ew hinek ji wan hê jî belkî venegeran ser malê xwe li hêviya va çend rojan e lê dikare bêje ew koçberiya mezin û ew derbidarbûn hê li bajarê Qamişlo çê nebûye bi wî awayê gogelekî başa derencamên
ئەنگۆ چ زانیاری دەفتە هەنە دەربارەی سەردانە شاندا ڕووسی و شەبابووری گەهشتە باژارێ قامشتۆ لە فڕۆکخانێ هاتە خوارێ و جوین لێ دەرێ ئەنجامدان چ زانیاری دەفتە هەنە دوێ دەربارەیدا پشتی ئەو نوچەیان دۆ بۆ بەلابوون گۆ پێنجی سەرباز رووسی هاتنە بالافرخانەیە قامشلۆ ئەو نوچە هاتە بەلافکردن لێ باژارێ قامشلۆ تو گوهرتن تشکین و براستی نهاتیە دیتن نه لەشکرێن سووری و نایە رووسی ئیرۆ ڕەوش باژارێ قامشلۆ گەلێکی وەک ڕۆژێندی ئاسایی بوو تێ سەرباز تشتێکی گوهرتی ئیرۆ لە باژار و دەردۆرە باژارێ قامشلۆژی نهاتی دیتن حتا بێگاوێ باشە دەربارەی بەڵابوونە چەکدارن ڕژێم هەرچەندە تەگۆک و نەهاتنە خویاکردن ناوە باژاردا لە دەبەرێن سنووری بەڵاب بوونیان ناو نوچەیەکە بۆ شەوێدی بەحث دەکردگۆ ئەگەر هەیە دەوری نەهەبەشێن ڕژێمە سووریە و رووسیا لەسەر سنوور بڕێ بە بناوگۆرن ئەنجامدان گەلک نوچەیەن وی ئاوایتێن بەلافکردن تایبەتی سەر تۆرێن جوواکی دێ هەنێک دەبێژێ بەلاو بوون هەنێک دانی بوو بەر دەبەرێن سینۆری بچوونێ باژارێن کوردی ئێتەر سینۆر لێ گۆر ئاگاهیەن گۆ خەلک ئێ دەبەرێ دەبێژن و ئێگۆ تێن گوتن لەوان دەبەرە خەلکێن وان باژاران دەبێژن ت گوهرتن و تێ تشتێکی وها مەنەدیتیە و تێ لەشکرێن و لە دەبەرێ بەلاو نەبوون حتا بێگاوێ باشە سەبری ئەو کەسن و دەربدەری قامشلۆژی بوونە چ باندۆر لە باژار بخەکردە کەلوپەل هاتنە گرانکردنیان نە هاتنە استقلالکردن ژالیە کریاخانیان بە پێداویستیان ژیانە ڕۆژانە تێنە دابینکردنیان نا باژارێ قامشلۆ هەنێکی خەلکێن کۆ هاتنێ ژوا دەبەرێ وەک سەرێکانیە دربێسیەوە دەرا نەب ئاوایەکی گەلێکی بەرفرە هاتنە بێدە بێتری خوا چوون حەسەکێ و تلتەمر لەوێ دەرێ گەلێکی کۆچبەر بوونێ و لەوێدا زەحمەتیە بێتر کارم بێژن دژین لە باژاری قامشلۆژی گەلێک مالبات هاتنە وێ دەرێ ئێگۆ هاتنە جەم مرۆڤێن خوا جەم کەسوکارێن خوا هەنە کاژیش خوەرخانی کرێکردنێ دۆژی لە گۆر گۆهات ڕاگهاندن لە مزگەفتە قاسم و مزگەفتێک لە تاخا کۆرنیش هەیە وانە دابوو دیارکردنش خەلکێرە گۆ ئێگۆ بخواز ئالیکاریە ئجبا مالباتێن گۆڵقامشلۆ بجی بوونێ بخوازن پێشکێشی وا بکە کارن ئالیکاریان خوا و تشتێک گۆ بخوازن جوار بینن وێ مزگەفتێ ئەوێ بەلاو بکن سەروا مالباتە گەلک کەسێن باژێر خەلکێن قامشلۆ گۆ ژوار تشت مالێ خوارن دۆشە کە بەتانی تشتێڵۆ برندانین مزگەفتێ ئەو مزگەفتێ بۆ ئەمێ وان بەلاو بکن ئەوژی هەر کەسی گۆر تشتێ گۆژێ دەهات ئالیکاری برن سپاس ji بۆی نوچەکانی ئێمە سەبری فەخری زەبەرە خودمە باژارێ دێرکێ ئەحمەد سۆفی لەگەڵ منە ئەحمەد دەمباش چ زانیاری دەفتانە دەربارەی ڕەوشە باژارێ دێرکێ و گوندەوارەوێ ئەحمەد بەێ کەرەمکە چ زانیاری دەفتانە دەربارەی ڕەوشە ڕەوشە باژارێ دێرکێ یاسایی بوو هەروەها گوندên دەردۆرێژی وەکو هەموو ڕۆژên بۆری ئەم کارن بێژن پێتڤین سەرەکە لە باژارە دێرکێ پەیدا دەبن تە ڕوودانێکی ڕەنگی خویان نەبوونە هاو گوندên سینۆریە لە باژارە دێرکێ نابەرە ڕۆژا و پرەکانێدا هەنۆ ئەژی ژیان بهکایی لێ دەڤەگەرێ خەلکانە سەردانە مالێ خوا بکەن لێ ژیانە یاسایی لەوا گوندا تا وەکوونها نەڤەگەڕایە مڵات بهتر لە بەندا ئیشە سەعات دە پۆتین و ئاغاکای بهتر مڵات بەندەواری وێ جبتێت باشە ئەحمەد خوازم بهتر ڕۆناهەیە بقێ سەر ڕەوشە گوندên سنووریên باژارê dêrkê bi Tirkiyeyê re te amaje date got ku dûvegerên
پێلاوان ژمارەوە چ قاسێک بەگەڕنە گوندان بقرا واقندين سينوري نب يعني ملات نب تبعي بقرا هي انظاروك بيرامير بيرجين نابا قرنا واقندات هني يعني يك سردانا مالا قبك چونو هاتن هنو لوات جيان لوات بقرين لنبقشتي هي ترس هي رودانا شركي ديسا إيريشكي تركا لسر رجافا هي پشتراس نبونا خلق جبردوامية بي آگر بسي باشە گەلک سپاس بۆی نوچەگانێمە ئەحمەد سۆفی کوچباژارێ دێرکێ لەگەڵ من بوو. ji bo şiroveyeka bêhtir ji pêşhateyên dawî yên Rojhilat Cemê Feratê re me mêvendariya Birêz Abdulbasit Hemoan demê Polîtbûrêya Partiya Demokrata Kurdistan Sûriya kiriye. Birêz Abdulbasit Dembaş xwendina te ji dawîn pêşhateyan re çi ye ku heta weke niha bûne bi taybetî niha Serokê Tirkiye û Serokê Rûsya dê civînê dine û ku dibêjin ew ê pêngavên herî girîng ji bo Rojhilat Cemê Feratê gotûbêj bikin. دەم باشە کەکزناش بۆ تا و گۆدار و تەماشەوانی هێژا گەلک سپاس هەلبەت ڕەوشان باکوڕی سووریا ڕەوشە گەلێکی خراپە گەلێکی نازکە هەموو ئاوا هەموو بەلا هەموو کەسی بکشێنێ جیهانێ چه ئەوروپی چه ئەمریکی و تایبەت دەک و دولاب سەرسەرێ کوردانە بەریار کەسی هەلبەت جواتە گۆ دبێ سوچی جواتە گۆ تێکلیەن ئەمریکا و پاردۆن رووسیا و ترکیا بهاورە جوینێن ئاستانە دەست پێ بووە و گوتێکلیەوان و لەهواکردنەوە گەلێکی سەر نەخشا سووری و سەر شەڕێ سووری لە هەل دکن لێ ئەو جوات هەنێکی جواتەکە دیە تایبەتە یانی ڕەوشاوێ جدایە جواتێ بەرێ ژبەرگۆ ممکنە گەلێک جارات دیتنێوایەت بڕداوێ ناوەک هەبن هێلا دەئاریاوە یەکژێ رووسیا نابەرا ڕێژیمێدا و دراوبەرا تورکیادا و کیژانی ڕازی بکەین باشە هەلبەتە رووسیاوی بێتر بە ئاریێ نیزامدا هەرێ و ناکارێ ڕێژیمێ دوور بخێ بەرمێکێژی دەما دوور بخێت بێ تورکیا ڕۆڵاوی نەمینێت هەندڕێ باکوڕی سووریا باشە بنەرینەتە ژبەر چێ نەها بریاردان لە ڕۆژهەڵاتی چەمێ فەراتێ کە تەنابەرە تورکیا و رووسیادا و حتا بەریا دەمەکە کورجی بریادەری هەری سەرەکەش ڕۆژهەڵاتی چەمێ فەراتێرە ئەمریکا بوو هەبکەش بەر چ بیڕەنگی هەتا گوهاتن و ببی ئەوەی ئالۆز بوو بێگومان یەک و قوربانی دایی بە تەنێ کووردە هەلبەت ئەو هەری پرسا گرنگە ئەمریکا دەستپێکە دەرباسی کریزە سووری بووە ئەمریکا ڕەوشاوێ و ئەجندێ ئەمریکا نەزەلال بوون یعنی هەر کەسی دزانی بوو روس پشتەوانی و ڕاست بوون بە ڕێژیمێرە سەر بریارە ڕێژیمێ حکوومەتەکە شامێ ئەو هاتە بە خوێندن و دەرباسی سووریا بوو لێ ئەمریکا نە بە ئاوایەکی گۆری ڕێژیمێ بە ئەسلوب بوو ئەو بە ئاوای خۆ دەرباسی سووریا بوو ئەرمانجاوێ شەڕێ داعش بوو ئەمریکا خۆست وەک بریارە هەلبژارتنا ئەمریکا ترامپ و ئۆبامەوانە و شەڕ لەشکری ترکیە ئەمریکا دەربی سینۆری ئەمریکا نەمینێ چل ئەفغانستان چل عێراقی چل سووریا بێمەکشاندن ئەوانە پرۆپۆگەندەکە هەلبژارتنێ بوو و هەلبژارتنا ئەمریکاژی نێزیکە پشتی چەند مەهێدینە ساڵەتێ دووردەژی ترامپ دخوازی جارێکەدی خۆ دووبارە بکەیت بۆنی هەلبژارتی کاندیداتا ڕایسنەریناتە برێز عەبدولباست خوازم بەڵێ کەرەمکە ئەمریکا دخوازێ ئیرۆ ئۆروپا ناتۆ پرزگرێکی ئەمریکا و ناتۆ وڵاتی ئۆروپا بهەبڕانە دخوازێ ئۆروپا و تورکیا بەردێ پێسیرە هەب نەدخواست ئەو بێ ئەدات و ئالاو
لهمبري تركيا تركيا جي أوروبا تهدد نب بنابرا بربيك جي فرنسية خص فرنسية وجي ألمانيا وجي بريطانيا خص لشكري وابمينن ديارة أوروبا جي كاري نكاري بالهمبري باكور سوريا بتنا خو بمينن بربيك تجوها كر أمريكي بمينن أمشي بمينن بربيك أمريكا جوك أبيتا ميدانا أوروبا وروسيا وتركيا بربيك إيرو أمريكا تماشا دكي لتكتشوني نابرابا ولاتا دا جبرگو أمريكا سياسة أمريكا نه سياسة بريا 10 سالة يا بريا 5 سالة سياسة ترامب سياسة كبازرگانية أو قيم ومبادئ وبرنسيبه أمريكا بشتوانية هبلا بندي خود كر جهران ديا تشدواري خليج دا تشدواري عراق دا حتى دماغو أفغانستان أمريكا درباسي عراق بو وعراق شكرا تسليم إيران كر ديار جد خوازي سوريا تسليم دولة إيران وتركيا وروسيا بكي باشا برز عبد الباسط وڵاتێکی تیا ئەوروپا هەمووە ئیدانە کرد و ئیدانە عێریشا تورکی بگومان سەر ڕۆژاوای کوردستانی لێپرسە هەری گرنگ وەکو پێنگاوەکە کردار لەسەر عەردێ نەهاتە ئاوێتن بتەنێ ئیدانەکردن بوو هەر ئیرۆ بەرپرسیارێکی پارتیا و دەسەڵاتداری ئەڵمانیا داخواست کرد و ناوچەیەکە بژن ئەسایشە و ئەنجومەن ئاسایشە ناودەوڵەتی سەرپەرشتیە بکە و نەتەوێت نیەگرتی و 40,000 لەشکرێ ئۆڕۆپی هەرێوەی ناوچێ بپارێزش بێ کوردان وەرێ ئاباکردن بتەنەوێ مێنە لێدوان وش بۆی ڕاگەهاندنێ یانجی وێ بکاربن پێنگاوەکە ڕاستەقینە لەسەر عەردێ بجی بکەن و بکەوێ بەرژەوەندیە کورداندا بێگومان ینی جوینا ئیرۆ یاگو ئیرۆلدارە ناوبەرا سەرۆکی رووسیا و تورکیادا ئەنجامێوێ هینەکی وێ باندۆر بکەن جوینا پێشنیارە ئەڵمانیا پێشنیارەکە گەلک پۆزیتیڤە هەلبەت ئەڵمانیا دخوازێ بدریا ناتۆرا فشارە بکێ لە تورکیایە لە ئەمریکا ئەنو هەرێما کە ئارام لە باکووری سووریا هەموو پێشدار بن رووسیاژی وەکە دیبلۆماسیەتێ گوت ئەو پێشنیار گەهایەمە ئەم گفتوگۆ دکن نەگوتیە نە ئەرێ ممکنە ئەوانە جێ بگرێت پێشە ڕۆژێدا هەکەر ناکۆکیە ناوبەڕا رووسیا و تورکیا دەوێ مەزن بن هەلبەت وێ مەزنجی بن باوەرم وێ بهترە پێشنیارە وەزیرە بەرەبانیە ئەڵمانیا پێشکەشی ناتۆ دکێت پێشەم بوو ئیناتێ باوەرم ئەوە هێنەکی پشتەوانی ببێ چ ژێرە ئەوروپاوە و چ ژێرە ئەمریکا و هەکە رووسیا ئەرێکرد خواد بریار یەکیتیان نەتەوەدا دە ئەنجومانە ئەولەهیە دە بریار بێستاندن هینگی هەر کەس نەچارە دەبێ قبول بکێ بەرگۆ فەرەنسا و برێتانیا خۆستن یەکیتیە ئەنجومانە ئەولەهیدا بریارێک لە شەڕێ لە هەمبەری باکووری سووریا دەبێ بێسەکنانن نەچوو سەریش بەرگۆ ناکۆکی دنابەرە ئەوروپا و ئەمریکادا هەبوو جارایەکە مینە 40 ساڵێ تێدا بۆریدا رووسیا و ئەمریکا تقریبا نەریناوە لەسەر ئەولەهی بریارەکە وەک هەبەش دەستێنن تەرسی ئەوروپا یعنی ئەوانە هەنێکی بالکێشە بۆ دۆست و هەوارێن بەرێ گەلک جارات بەرژەوەندیادا نەماوەک هەف فکردن و ئەوژی دیارە دێ ناکۆکێت ناوبەرە ئەمریکا و ئەوروپادان هەنێکی ئەو پێشنیارە ئەڵمان باوەڕ جێ خۆ بگرێت دەماگۆ ئەنجامێ سوچی هەنێکی سەر نەکەون و ناکۆکی مەزن بن ناوبەرە رووسیا و تورکیات باشە برێز عەبدولباسط ئەگۆ ئەگەر و سوچی سەر نەکەوێ چش سوچی تێ چاوەڕێکردن جوینە ئیرۆ چ بریار وەرنەستاندن چ سیناریۆ پشتی وێ جوینێ وەرنەبجیکردن سەر عەردێ هەلبەت تورکیا دەرباسی عافرینێ بوو دەرباسی درع الفرات بوو دەرباسی گرێسپی حتا سەرێکانیە بوو دخوازێ ئیرۆ دکاغەتێ مهم ژێران یەک ژێ پەیەدێ باکووری سووریا هەڤایی نەمینێ ئاددووە من بچ و کۆبانی ڕادەستی تورکیا ببێ ئەوە گفتوگۆیە بکێ سەر بە هەردوو خاڵە دەش بۆ کاربێ باکووری سووریا هەڤایی دەرباس ببێ لێ بەهۆڕ ناکەم لۆکەل گۆری تورکیا هەرێ سەریش بەرگۆ بە ئاوایەک و تورکیا دخوازێ پێکنای رووسیاژی وەکە گەرانتۆر خۆدایە دیارکردن ناوبەرە پەیەدێ و لەشکرێ پەیەدێ هەنێکی دەرباسی دناو ڕێژیمێدا ببن و ڕێژیمژیش خۆ حەلە حازر لێ حازرە و لەشکرێوێژی تێنە کشاندن دا باکووری سووریایە ئەو ستاتۆیا گۆ ئیرۆ گوتن مایوسەمە ئیدارە زاتی ئەواناژی تێک بە دەچێ نامینێت شتاکی وێ هەندڕێ ڕێژیمێ دەبینن دەما گۆ ڕێژیم دەرباس پێ ناکۆکیت ناوبەرە تورکیا و ڕێژیمێ دەبێ وەک چاوە ناکۆکێت دەرباسی ئیدلبێ و ممکنە شەڕی ئیدلبێ
قرب به الجوري ناكوكيا نابرا سوتشي بوتين واردوغان دز باورم هاتنا سروك بشار اسد سوريا هاتنا وي ادلب مساج وسيجنال ضد تركيا انه امادنا شر ادلب بكن هلبت رجيم تشتك دستي الدنيا هكر شوقا كس موسكو جير بيناوي خصن نممكن الشرك لادلب جي بيد احسن ووردوي امريكا تماشي المعركه بك الباكوري سوريا كاتشا انجام دركبي هلبت هنا جي مطرسيا شر بردوامه وقالك سيناريوهات ترسي هذا الميدان هنا ل هي ما او شر نمينه وبهتر باشا برز المانيا عبدالباسط سركبي جدما کوێریشا تورکیا بە سەر ڕۆژهەڵاتی چەمە فەراتێ دەست پێ کرد gelek نەرین هاتنە هۆڵێ لێ نەرینن هەری باڵکێش ئەو بوون دگوتن و ئەبێریش ئارمان جێژ نەبرنا کوردانە و هەرێک شوڕبەکارن سیاسیژی دەبێژن و دە ئەنجامە بقا پێشفەچووناندا و عێریشێدا بداویدا کوردێ بگهێ مافەکی ئانگۆی مافەکی باش بچەسبێنێ بۆ نمونە حکوم زاتی چکیژانە جوانێزیکەش نابرن یان و بێوەکان بێژن نیف سەر بخۆی هلبت يعني شر باكور سوريا شر باروجلاتي فرات وعفرين اجبو كرداب بوا يعني ايرو مطرسيه كاجبو كرد وستاتوياك كرديه رولا كرداد فشاروجا سوريا دا باكر بيغمان ورولا كردال باكور تركيا تبعي بعضور بي كردستان تركيا ابانا راستيه كديروكيه وكاس نقاري بيجينا هلبت مطرسيه تركيا وكش كردها بهتر دريدي تر ابا راستيه كلي خوندنا كرداجي تايبت بايدي دبي خوندنا كناب دولتي بانه اب دولت ناكوكيه نابراوادانه دي برجوندي مزنج نابراوادانه داوي ويلها بكن كغزا كردي دوزا كردي دوزا كس ثانويه نابراوا ولاتين مزندا غرغو شيوا ولاتا دغينها قالك شي تارديروكينا تشناتويا تش ابوريا تشن ولاتين ديكيتيانا تو يعني ايرو اب ولات نممكن الشركي وظن بكن جبوني خاطئ شعب كردان لكرجي دوي معادله جي بازانبن وكرنبن قربانيه آلافين برجوندين با ولاتا تش امريكا بو تش تركيا تش روسيا مخابن ام بو ايرو كرد جغرافيا قال لك تنك حساس دنا يعني اب جغرافيا دوي خنا مجرب تنك زانبون يعني دي خيارات زحمت بيشا كردهنا يا اما دويت باشتيانا يا جيب شر هلبت شر كرد سرناك باشتيانا وديالوجي ببيكاتي عرب وسريان وتركمان وهناك سينوري ماي باكور دوي امنكي قاربن بيشر قاربن دشمناش برچنك لي مخابل ايرو كرد قلانكي جراند يعني مظن داني وبنابريه كمظن وداويجي ايرو اولات والهبرون ممكن الشريها زياده بك ممكن مختلف سياسي عندها ليد برجونديه خوي ابوريدا ود اذاكرنا دولت ولاتي خد ان ممكن جو قاربن برجونديه ولاتي خو قرباني كردان بك باشا برز عبدالباسط دونالد ترامپ د توییتێکە خۆدا گوت و ڕاستە کورد لە ژێزێدێن خوا ژێگوندێن خوا ژ باژارێن خوا دەربەدەر بوون لێ لە جەهنن و هاتنە نیشتەجێکردن ناوچڕە بەژێرتێکردن گوتنا دونالد ترامپ بهورم ما هناك ترامپ خوازه كردا واشنطن دي سب كاربين جوني برجوانديه وايدي تر يعني يرو برجوانديه امريكا هنا جي بردوام من سوريا در تايبت السينوري عراقي ناخذ ايران نزيكي بهتر هندري سوريا به تايبت سينوري اردن واسرائيل به فارستن ومعناها هناك لشكري امريكي انه ازهم وازمانشي منها لازنك تماشاكم لميدان الشر كاتشت شيد به كاتشت فقات شيد من لداوي امريكا خدي رولا يعني امريكا نممكن يعني بو كردا بيجي بنابر بنا او بيجي مثلا لشكري كردا الهمري داعش هنا جي وظيفه من نهاد خلاص نبو هنا جي جمر لازم بيش روجي دا بيشتي 100 كيلومتر باشا برز الباسط داوين برسيار تدسبيكا گوتنا خودتا گو اب سياستا كواردو ترامپ دكيش بوي بكو بروباغندا جوي هالبجاردن امريكي اب بريارا بكشان هزن امريكي جروجا باي كورتاني کاربدانێکە ئەم بژن نەرێنی لە جەم خەڵکی ئەمریکا وڵاتین ئەمریکا دروست بوو هەمووژی لە دژی بێ بریارە بوون نەرینەتە ئەو سیاستا ترامپ و کارتێنن هەو ئەو بریارە کودایی وێ بکەوێ بەرژەوەندیاوی دەکو و جارێکەدن بێ سەرۆکی ئەمریکا دە هەڵبژاردناندا ئیرۆ دۆزا gelê Kurd û Bakurê Sûriyayê di raîs rewşawa zehmetiyê de ne helbet helbijartinê de ne Erdogan belkî di warê helbijartinê hinekî garantî hene لي ترامب ممكن باندورك قالك رايا قشتي لامريكا بك وبسبب تكشونا ترامب هالبجارتنا هذا هلبت انا
دۆزا گەلێ کورد و دۆزەکە گەلێکی بلند و دۆست و هەوارێ کورداژی بلند بوون ئەرەی کورد هینەکی زەحمەتی کشانە و زۆر وسای لێ دۆزا گەلێ کوردی بۆ دۆزەکە گەلێکی ناودەوڵەتی دوا وڵاتەدا چ ئۆروپا چ وڵاتی عربە جارە یەکەمینە هەلبەت ئیرۆ دەبێژن سەرێ زمانێ کۆمارە عربی مندوبێ کۆمارە عربی و گەلێ کورد سووریایە و بەشێکی گرنگەش هەندڕێ ملەتێ سووری و ئیرۆ دۆست و هەوارێ کووردا دۆزا گەلێ کورد ئاستا دەوڵەتی دە باش ولێت پراکتیکێدا حتا ناگە لێ دیسەژی ئەف پێشنیارە ئەڵمانیا هێنێکی هێویە کە مازن دێ دیارکردن بۆ باکوڕی سووریا هەرێمەکە ئارام چێبێ پشتەوانی رووسیا بێکردن هەلبەت وێ ئەمریکاژی پشتەوان بێ و ممکنە سینجی بێ ئەرێکردنگی بریارە ئەنجومانە ئەولەهیە دەرکەوێ نەچارە تورکیا قبول بکێ و بەشار ئەسەدجی دوێ قبول بکێ هنگی وێ پرۆسا سیاسی سووریا دەست پێ بکێ و پرۆسا سیاسی دجنێ دەجی داویا بێ مهێدە بێ مەشاندن و کۆمیتا دەسووری جوینا بکێ بەر پرۆسا سیاسی یا سووریا یا کووردا بە هەورە دەمەشێ نەممکنە یا کووردا بێ سووریا یا سووریایی بێ کووردا هەلبەت هەوەگرێدا یاز باوەرم پێشنیارە ئۆروپی و تەبوو لەوە ئەمە ئەڵمانیا و فەڕەنسا و یەکیتیان ناتۆ ئەس باوەرم وێ فشارە بکەن سیاسەتە ئەمریکا و تایبەت ئەمە ترامپ وەحدەکە ڕەوشەکە گەلێکی خراپدەیە و سیناتۆر و پەرلەمان و نوابێ ئەمریکی چه هەردوو پارتیە هێنێکی نەڕازی نەژبێ بریارە ترامپ داویدا گەلک سپاس ji bo برێز عەبدولباسط هەمووان دەمێ پۆلیتبەریا پارتیا دەموکراتە کوردستان سووریا کۆلگەل من بوو بەلای تەماشەوانێژە بەریو داوی هاتنێ دووبارە سەرنووچە بە بریارەکە سەرۆک مەسعود بارزانی زارۆکێ بناوێ محەممەد حەمید ji بۆی نەخۆشخانەیەن فەرەنساوی وەرێ بە گوهاستندا و چارەسەریاوی وەرێکردن دۆنالد ترامپ سەرۆکی ئەمریکا گوت و ئاگربەست لە ڕۆژهەڵاتی چەمێ فەراتێ بەردەوامە و ئەمریکا پەیمان نەدایە کوردان و بۆ دەما 400 ساڵی وان بپارێزێ ئەبراهیم کالن گوت و بێژە سەرۆکاتیە تورکیا دەبێژێ ئەگەر هەیە دەما ئاگربەستێ وەرێ درێژکردن بەرپرسیارێکی پارتیا دەسەڵاتدارە ئەڵمانیا داخواست کرد و ناوچەیەکە سەیشە ناودەوڵەتی لە ڕۆژاوای کوردستانە لێ بەرامبەر تورکیا وەرێ دامەزراندن هەر شاد بن.